بسم الله الرحمن الرحيم. أمويت للروحي شارع ئازیزەکانی کوردستان مۆڵەت وەربگرم و لە 6 گەڕەکە قەدیمیەکانی شاری سلەیمانی، کانێسکان و گۆیچە و مەڵکەنی و سەرشەقام و چوارباخ و دەرگەزێن و جوولەکان کە ئێستا خراوەتە سەرگەڕەکی سەرشەقام، ئیزنی باسوخواسی ئەوسا بخوازم. هەمیشە ڕابردووی خەڵکانی شار گرنگ و پڕ ئەزمونە، بەها باڵاکانی میراتیە کە بەشی هەر هەمومانەکات. کێ هەیە خۆشەویستی بۆ ڕابردوو نەبێت؟ ئەو خۆشەویستیەش ئازارێکە مۆڵەت لە هیچ کەس وەرناگرێت، لەبیر ناکرێ، هەرچەندە ڕابردوو بەڕووتا پێ نەکەنێ، بەڵام هەر لە ناو ناچێت. یادەوەریە جوانەکان دروست ئەکرێن، ناهێنرێن. شاعری گەورە ئەحمەد شەوقی ئەڵێت: لست وحدي من يشتاقكم فحتى المكان يشاطرني الاشتياق إليكم. محمود درويشي شاليت: وإن أعادوا لنا الأماكن فمن يعيد لنا الرفاق. یادەوەریە خۆشەکان زۆرە مێننەوە، تاڵەکان زۆر زیاتر، بەڵام لەوەش تاڵتر یادەوەریە کە تەواو نەبوو بێت و بە پایان نەگەیشت بێت. یادەوەریەکان قەڵایەکن بە بەفر دروستکراون کە خۆر هەڵهات ناتوانی لەسەری ڕابوەستی. هەموو یادەوەریەکی ڕابردوو خاوەنی دڵێکی زیندووە، بەڵام لە شەوا لێدات. بە ئیزنی خوا لە ژمارەیەک بۆدکاستی تایبەتە پیاوان و ژنانێکی ناوازەی نیشتیمانە دوێنین، هەتا ئەزمون و ئەندێشە و ئاکار و بەها باڵاکانی پێشینمان بۆ بێننە سەر سفرەی حازر و جوانترینێک پێشکەش بنەوەی ئێستا و داهاتوومان بکەین ئینشاءالله. لە پێیام پۆدکاستە ئەڵقەی یەکەممان ئەچینە خزمەت مامۆستا و خۆشەویست و پرۆفیسۆر و دکتۆری شارەزای کوردستان، جەنابی دکتۆر فاروق حەسەن فەرەش قالە کوردەی عەلاف، پسپۆڕی نەشتەری گەری گشتی کە لە ئەڵقەی یەکەم و چەند ئەڵقەیەک لە خزمەتی یابین. کاتورکیان یاخوا بەخێر بی بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس کاکە شێخ بۆ ئەو پێشێکی و سەرەتایە و هەمیشە گەشەدار و سەرکەوتووبی. نەبێ بە مجاملە پیرەمێر دەڵێ دۆستی شاعیر و مەدحی شاعیر و دۆستی سەر سفرە لە خشتە دەبن گویان لێ مەگرە. نەبێ بەوە بەڕاستی نەڵێم خۆت لە حزوریت حەقە چەند دیراسە و توێژینەوە بکرێت لەسەر ئەم بابەتە کۆمەڵایەتی و نەریتی کۆمەڵایەتی و زمان و بەرنامجانی کە بە ڕێزە پێشکەشیەکەیت بۆ ئەوەی لە ئەرشیفا بمێنێتەوە تەحلیلێکی باشی بۆ بکرێت. یعنی ئێمە گەر و ئەکادیمی نییە حسابەوە، مەسەلەن بان مۆنەیە بێنین پێش دەستبەزی حەقەکە گۆرانی شاعیر مامۆستا بووە، شەهادەی دکتۆرای نەبووە، پرۆفیسۆر نەبووە، دەرسی بە زمانی کوردی و تۆ لە زانکۆی بەغا. ئەحمەد هەردی عینە شت کامەران موکری بزات، کامەران موکری لە جامعەی سلێمانی مامۆستا وەکو مامۆستا دەرسی و تۆ هەڵگری بڕوانامەی دکتۆراژ نەبووە، چونکە ئەزمونێکی شعری و ئەدەبی و کۆمەڵایەتی گەورەیانە بووە. هیوادارم ڕۆژێک ئەو بەرپرسانەی کەم بەرپرسن لە ژیانی ئەکادیمی و داهاتوو ڕۆشنبیری ئەم مەملەکەتە بیر لە کەسانی وەکو بەڕێز بکەنەوە. زۆر سپاس بۆ جنابتان. دکتۆریان ئێمە طبعا من لە زۆر لە خزمەت جنابتان لە هۆڵی نەشتەرگەریاوە یادەوەری و زیکرات و بێژگەلەوە کە کارمەندێ بووین لە خزمەتانەوە ئیشمان کردو لە هەمان کاتیشە بەڕاستی من وازانم 25 ساڵە ئەگەر زیاتر نەبێت لە خزمەت جنابتان لە هەمان کاتا قوتابی جەنابیشی بووین، چونکە لە هەموو نەشتەرگەریەکە ئەگەر ئێمە فێری نەشتەرگەریەکەش نەبوو بین، بەڵام فێری ئەدەب و ئاکار و وتەی پێشینان و شعری شاعران و خۆشەویستی نیشتیمان لە جەنابتەوە فێر بووین. مجاملە نیە بە جەنابەتەوە پێڵێم. حەزەکەم ئەگەر ڕەنگە شتێک لەسەر ئەو شعری ئەحمەد شەوقی هەبوو بێت. بەڵێ ئەحمەد شەوقی ئێمە تەمان هەسا وای لی هاتووە ناوێری زۆر شت بڵین، شتێگەڵی ئەڵێ ئەمە زۆر نەتەوە پەرستە، ئەمە زۆر سلێمانچێتیە، ئەمە ئەوەیە. ئەحمەد شەوقی بە ڕەگەز بە ئەسڵ خەڵکی سلێمانیە باپیرانی و لە میسر چەند جارێک چوون بۆ مؤتەمەران. بمناسبە من ئەندامی جەڕاحی نەشتەرگەری میسرم هەموو میسر، ساڵانە چم بەشداری کۆڕ و کۆبوونەوەکانەکەم بە پێی توانا و مەجالی تر. دکتۆرەیە گەیە لە میسر لەوێ پیان وتم ناوی دوڕیا عونیە، ئەویش بە ئەسڵا خەڵکی سلێمانیە لە باپیرانیەوە. دوڕیا عونی کۆڕێک و کۆبوونەوە و شتێکی دروست کردووە
داتا کۆگاتەوە زانیاری لەسەر کوردەکانی میسر تا چەند ساڵە لەمەوە پشتزیا لە 20,000 خێزانی ڕەسەنی کوردی کە لەوێن کە دەوریان هەیە کۆی کردوتەوە لەو کتێبوو نووسینانی کە هەیەی بڕیە عونی ناوە دکتۆرەیە و ئەویش هەر بەڕاشەڵک خەڵکی سلێمانی و کوردی کوردستانی. بەڵێ کاتوگیان حەزەکەم بینە ناو باس و خواسەکانی ئەم بۆدکاستە و توێژ و حیوار و مەجلیس و بەسەرهاتەکان ینی چەند کاریگەری ئەرێنی لەسەر هەست و نەستی ئینسان دروست دەکات. چەند زەڕورە ئێمە ئەم مەجلیسانەمان بۆ بگەڕێتەوە. ینی ئێمە بە تایبەتی عمری من واسەکەم کەمێکمان بینی بێت بەڵام بەڕاستی زۆر زەڕورە ئەم هەستە ئەم مەجلیسانە ئەم و توێژانە چەند زەڕورە بۆ نەست و هەستی ئینسان. وەڵی کاکە شێخ ئەمە توانم بڵێم قۆمبەلێ نەوەویە تۆمیە ئەمە شتێکی زۆر گەورەیە. پێشەوە دەست پێ بکەین خوێندنەوە دوو جۆرە. خوێندنەوەی سەرەت هەروای خوێنیتەوە ئیتە دەمی دوایی ئەڵێ وەکو ئیطلاعێکی لاتەوە. خوێندنەوەی ڕەخنەگرانە هەیە یعنی تۆ بە بەنگلیزی پێڵێن critical thinking ئێستا ڕیدین ئێستا بووە بەیشە لە وانەکانی دەراساتی عولیا. من چەند جارێ و دەرسەم وتۆتەوە بە محاضەرات بۆ تەلەبی دکتۆرە. ئەگەر ئەمە بە ئەم جڕستەیی تۆ هەڵوەشێنین لەوانەیە کتێبی تیاابێ چەند کتێب بەم کورتی سێ بەشە پرسیارەکە. یەکەمینیان حیوار گفتوگۆ. حیوار زۆر مهمە. حیوار مرۆڤ لە بنەڕەتە کۆمەڵایەتیە تەنیا ناژی مرۆڤ لەناو کۆمەڵێکاژی بۆ ئەوەی لەناو کۆمەڵێکا بژی بەرکەوتێ ئەبێت بە باش بە خراپ لەگەڵ خەڵکە. ئەگەر زمانی حیوار زمانی گفتوگۆ نەزانێ لەوانەیە لە کەمترین گفتوگۆوە شەڕ و ئاژاوی دروست بێ. بەداخەوە زۆر جار لەسەر کەناڵەکانە بینی هەڵسن بۆ یەک شتەگرنە یەکتری لە پەرلەمان قسەکەن پەلاماری یەگەێنێ باشەوە هاتوون گفتوگۆکەن هاتوون کێشەیەک ڕوونکەنەوە بۆ چوونی خۆت بە وینەکەت بڵی بە بەرامبەرەکە بڵی. شەر نییە تۆ ڕاستبی کە بۆ چوونی خۆ دەڕی شەر نییەویش هەڵەبێ کە بۆ چوونەکەی خۆی بەتۆڵێ. لەبەرەوە حیوار و گفتوگۆ کێشەکان حلەکان چەناها شەڕ ئەتوانێت کۆتایی پێبێنێ چەناها کێشەی کۆمەڵایەتی و خێزانی بە جۆگرتن. لەبەرەوە حیوار بناغی هەیە بنەمای هەیە ئەبێ و کەسێک کە حیوارەکە کە گفتوگۆکەکە زانیاری پێبێ لەسەری زەلامە هیچ نازانێت لە خۆی کۆچێکی تێخا قسێگەکە ئاژاوەیە دروستەکە ئەبێ زانیاری پێبێ ئەبێ بە شێوازێکی ئەدەب و بە وجدانەوە قسەکان بکات نەک هەر بەلای خۆیان بکێش ئەبێ جۆگرێکی باش بیت. یعنی هێشتا بەرامبەرەکە گفتوگۆکی نیوەی نەوتووە یەک ریزی پێوە ئەنی پەیوەندی نییە بە بابەتەکەەوە. کاتۆ کێشە چیە کە گوێگرتن کەمە یانیسا بە زۆری خەڵک قسە ئەکا گوێ ناگرێ ئەوسا ئەم ئەدەبە زۆر جوان بوو. ینی مەجلیسی ژن و پیاوەکانی قەدیم جاری وا بوو کەسێک کە پیاوێکی بەتەمەن بوو ئەزموندار بوو خەڵکی زانی لەگەڵ ئەو ئەزموندارا چۆن مامەڵە بکە چۆن قسەی پێ نەبڕێت چۆن بەردەوام گوێی لێ بگرێت. ینی حکمت بووە و کەسە حکمەتی لابووە لەو کان جاری وایە و جناب تەفەرمینە خوێنەواریش بووە ینی بەڵام ئەزمموی زۆر بووە. چۆن ئەم ئەدەبی جۆگرتن فێر ببی لە گفتوگۆ و حیوارە جۆگرتن بناغی ئەساسەیەکە لە بناغ ئەساس تۆ جۆ نەگری نازانیڵێکی جۆگرتن خۆی هەم عیلمە هەم زانستە هەم زەوقە. ئێمە هەتا پیرەمێرد و شاعیرەکانی کە باز دەکەڵێ بەخوا دوو جویەوە بە ئینسان بەڵام یەک زمان بۆی دوو جار جۆ بگری ئەنجا قسەکانی پێ دەربڕیت و تا کۆنتترۆلی زمانی خۆ بگریت خۆ دەپارێزی لە ئاژا و لە کێشە. کەواتە گفتوگۆ و حیوار بە جۆگرتن بە نەرمونیانی هەڵەشە نەبی تووڕە نەبی و شەی زەق و ڕق و ناشرین و نەخوازار بەکارنێنی باری کەسی مێنە پێشەوە. یعنی تۆ گفتوگۆ لەسەر بابەتێکی لەسەر کێشەیەکی باری خێزانی باری کەسی باری کۆمەڵایەتی تایبەتی خەڵکەکەی تە پێشەوە چ پەیوەندی بۆ هەیە بەس بۆی ئیستفزازی کە بۆی توڕیکە بۆی هەڵچێ نابێ بەرامبەر هەڵچێنی و نابێ قسەی ناشرین و سوک و سەلیمی پێ بڕیت. ئەگەر ئەم ڕێنمایانە پێ بوو ئەم بنەمایانە پێ بوو ئەتوانی حیوار کێشە دروست لابە حیوار چارەسەرێ و بالمناسبە گەورەترین لە شەڕ العالەما کە هەبێت لە بینی وڵاتە گەورەکان ئەوان هەرە بێ دانیشن هەرە بێ گفتوگۆ بکەن هەرە بێ حیوار بکەن. کەواتە حیوار گفتوگۆ جۆگرتن و توێژ سەرچاوەی حلکردنی کێشەکانە لە هەموو بوارەکانە لە بواری کۆمەڵایەتی لە بواری سیاسیە لە بواری ئابووریە لە ناو بازاڕە لە خێزانە دانیشە جۆگرە بە باشی نەرمونیان بە هەڵەشەمە بەو شتانی کە باسم کرد کێشەکان ئەڕەوێنیتەوە.
جا بەشیکی پرسیارەکە باسی کۆڕ و کۆبوونەوەت کرد. کۆڕ و کۆبوونەوە مرۆڤ بە تەنیا هیچی پێ نییە، یعنی هەمووی بۆدا نابەرێ لە ئاسمانەوە تۆ یەکسەر بووی بە پیاوە. کاکە شێخ یەکسەر نەبوو بم پیاوە بەتوانە و بلیمەتە و زمان پاراوە. سەرچاوت هەیە، سەرچاوەکان زۆرن. یەکێ لە سەرچاوە گرنگەکانی بۆ گەشەی مرۆڤ، بۆ ڕۆشنبیری مرۆڤ کۆڕ و کۆبوونەوەیە. چونکە گوێگری لەوێ خەڵکانێکی زۆر دانیشون بە ئەزمون، لە تۆ بە ئەزمونتر لە لەوانەیە لە تۆ خوێنەوارتر بن لەو بوارە. شەر نییە لە بەروی کابرا دکتۆرە پرۆفیسۆرە لە هەندەسە لە پزیشکیە لە شتێکە شارەزای ڕۆشنبیری هەبێ. لەوانەیە کابرایەکی ناو بازار ڕێزم هەیە بۆی زۆر لەو ڕۆشنبیری کۆمەڵایەتی زیاتر بێت. کابرایەکی بە تەمەنی بە ئەزمون لەو کۆڕ و کۆبوونەوە تۆ کە گوێگری تۆ فێرەوی، تۆ گەشەکەی، تۆ زانست و زانیاری دەرگاو بۆ واڵا ئەبێت. ئەچی بە دوایە گەڕیت، بە دوای ئەو قسانە گەڕیت، چەنی ڕاستە، چەنی وایە، چەنی ئەگونجە لەگەڵ کۆمەڵەکە. کەواتە ئەو کۆڕ و کۆبوونەوەانە یەکێکن لە سەرچاوی گەشەکردنی مرۆڤ، پتەوکردنی مرۆڤ، بیر و باوەڕی چاکی مرۆڤ، ڕەفتاری باشی مرۆڤ. گەور و بچووکی تیازانی ئەزانی کەوە نیلسن مەندێلا ئەڵێ لەگەڵ باوکما چوین بۆ کۆڕ و کۆبوونەوەکان. بە باوکمەوە باسی چیەکەن؟ ئەی خوا عەلیمە نازانم، ئەی بوا بە پەلەبانکراوی وتیار دیارە کارێکیان هەیە. ئەو کە دانیشتین لە کۆڕەکانە بەداخەوە یڵێم لێرە هیچی وانە لە عالەمی ئەم دووەم و سێەم و ئیلا ئاخریە. یەکێکەچێتە بەرزایەک ئەوانی کە وەکو خزمەکار و کارەکە لە بەردەستیابن. بالمناسبەوە لە فێری مەولانە ڕۆمیشیان کردووە، شەمس فێری کردووی نابێتەوە لە بەرزیگە خەڵکا قسە پێ بێتە ئاستەکەی. ئەوی لە کۆڕەکانە باوکم توێتی بە ئەڵخە دانیشین بۆ ئەوەی کەس نەڵێ من لەو گەورەترم. لە بازنەیەک هەموو دانیشتون ئەبێ کۆڕ و کۆبوونەوە بازنەیی بێ، نەگێکی بچێتە بەرز و ئیمام و خەتیب نییە قسەیان بۆ بکاو کەس بۆی نییە پرسیارکە. حتا کاتور قسەکەت پێ بڕم لێرە باسێکی مەجلیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد. ئەوەزانم مەحفیە ئەو شعرە هەیەڵە کە ئاچیتە مەجلیسی وازانی پێغەمبەرستانە، نازانی کامیان پێغەمبەرە چکە لای خوارەوە دانیشتۆ لە تەنیشت. بەڵێ ڕاستە. جا ئەو ئەڵێ دووش ئەڵێ گوێی گرتووە باوکم و دەستی پێ نەکردووە. یعنی ئێمە هیچ کەسی خۆی بە گەورە ئەزانێ ئەو دەست پێەکە کۆمەڵێش تەڵێ و لە ئاخیرا پرسیارە دوان ئەگەر جواب باتەوە کۆڕ و کۆبوونەوەکە بەجێڵێ. ئەڵێ باوکم بەوەی تەنیشتی تووە فەرموو بە شەرتی ئەڵێ باوکم گەورەترین عەشیرەت بووە لە وڵاتەکە. یعنی ئەگەر بە ژماری زۆری دانیشتوان و کەس و کار و خزمایەتی و ناسیایەتی و دۆستەیی بێ، ئەڵێ باوکم گەوری هەمیان بووە. مثلا چۆن لە کوردیشا مەسا عەشیرەتی جاف لە عەشیرە گەورەکانە، ئاکۆیان عەشیرەتە گەورەکانە، عەشیرەتێ بچووکترە. ئەڵێ وەکو عەشایرەکان کە کۆبوونەتەوە باوکم لە نمونەی گەورەترین عەشیرەت بۆ خۆی دەستی پێ نەکردووە. بە بازنەی داینیشانوین بۆی کەس هەست بە کەمینەکە لە خۆیەوە دەستی پێ نەگرتووە. گوێی گرتووە گوێگرێکی زۆر باش و آخر کەس چی وتووە هەموو یاوتیانە تەواوە قسەکانە. تو مەمە مشتە لەکوێ زانی خۆ تۆ نەدەزانی. دوو خاڵە نیلسن مەندێلا باسێکە توێتی من لەمانەوە فێر بووم قسەکانی خۆیانە بەڕێ خستن باشترم کردووە، ڕێکم خستووە، هاوبەشیم پیا کردووە، باش گوێم گرتووە. لەبەرەوە لە کۆڕ و کۆبوونەوە ئەبێ بە بازنەی دانیشیت، ئەبێ گوێ بگریت. لەوە زۆر شت فێرەبین ئێمە، زۆر بابەتی کۆمەڵایەتی فێرەبین. کۆڕ و کۆبوونەوەکان جا ئەدەبی بێ، کۆمەڵایەتی بێ، مناسبەی خێزانی بێ، چی بێت زۆر گرنگە. گوێگرتن زۆر گرنگە و کەس خۆ بەزل نەزانێت و بە نەرمونیانی گفتوگام کرێ سەرچاوەیەکی گەورەی گەشەی زانست و زیانین و ڕۆشنبیری مرۆڤە. بەشی سێمی پرسیارەکە کە باسی بەسەرهاتەکانەکەیت. بەسەرهات مرۆڤ ئەگۆڕێت. بەڵێ بەسەرهات مرۆڤ ئەگۆڕێت، چەند بچووک بێت ئەیگۆڕێت. وەختی خۆیەکێ لە ئیمامە گەورەکان لە مەجلیسێکە هەڵەسێ لەبەر پیاوێکی پیری اختیاری جل و بەرجی، یعنی تەمەەن چووە ئەو خزمەتە نەکراوە و زۆر بێتاقەتەوە هەڵەسێ شوێنەکەی خۆی هاتێ. قوتابیەکان و هاوڕێکان گەڵێن گەورم بەڕێز ئەمە چییە توی خیتە سەری خۆت؟ ئەڵێ ئەمە ئیمامی منە، ئەمە ڕێ پێشەوای منە. ئەڵێ بۆ؟ ئەڵێ بە ڕێگا ڕۆیشتم وتی وامە ڕوا بڕۆ، ڕێگەی ڕاست و چەپی پیشانم. ئەو ڕێگەی کە هاتم لەوە دەسم پێکرد، لەو هەنگاوە بچووکەوە ژیانی منی گۆڕی. شەمسی تەبرێز کە مەولانا ئەبینێت یەک جملەی پێڵ ئەڵێ وەرە خوارەوە قسە لەگە خەڵکا بە سواری ئەسپ و جوابی خەڵک نابێ بیتەوە بە ڕۆژنەوە. ژیانی مەولانای گۆڕی، شتێکی بچووک بەرسەرهاتی بچووک بەسەرهاتی گەورە لەوانەیە دنیا بگۆڕێ. شەڕی گیانی یەکەم چەند ناخۆش بوو، چەند سەخت بوو. دوای ئەوە پەتای ئینفلوێنزا بڵاو بووە، پەتای ئینفلوێنزای ئیسپانیا کە بڵاو بۆ دوای لە ژماری کوشتوان و دەربەدەری و ناڕەحەتی مرۆڤ
لە شەڕەکە زیاتر بوو، ینی بە شەڕەکە خەڵک ناڕازی بوو، نەتیجەی پیس و پۆخڵی و خواردنی باش نەبوو، ئیلتیزام نەبوو، ئاو نەبوو، خواردن نەبوو، بەرگری لەش نەمابوو. لە 1990 و ئینفلۆنزانە چەندەها ملیۆن خەڵکی کوشت. ئەم شەڕی جیهانی دووهەم ژیانی گۆڕی. کۆرۆنا ئەم کۆڤیدە باوەڕکە زانست و زانیاری و زۆر شتی گۆڕی، زۆر خەڵکی شتی فێر کرد. ڕاستە ناخۆشە، ئازیزان لە دەزەین، سەرمایە لە دەزەین، پاڵوپور ئەڕوا، ماڵ ئەڕوا، خۆشەویستان ئەڕوا، بەڵام گۆڕانکاری گەورە دروست دەبێت لە ژیانە. یعنی بۆ نمونە من بە حیاتی حەزم لە شەڕ و ئاژاوە نەکردو، لە هەر شوێنێکی شەڕ بوو بێ من بەعکسی تجار ڕۆیشتم. ئەمە سەرەتاکەی مناڵ بووم، چەند ساڵ بووم، لەبەر ماڵمانە تەقە کرا لە مفۆزێک لە 60ەکانە سەرەتای 60ەکانە، بەڵێ لە دەرگەزیان لەبەر ماڵمانە بەرامبەر ماڵەکەمان بەرامبەر گەلاجی قالەسوور بوو، قالەسووریان گرت و خەڵکە گەنجەکانیان گرت، مناڵەکان نا. ڕێبوارێک ڕۆیشت شەکر و چای پێ بوو لە دوو چیسە، ئەوسا لە چیسەی کاغەزە دانرا، باوەڕکە لەمە ئێستا باشتر و پاکترە، بیئەپارێزی باشتر بوو. چیسەیەک شەکری پێ بوو، چیسەیە چا تەمەن کە کەوتە خوارەوە لە دەستی ڕژا لە عەرزەکە بەرکە و کابرا کوژا. یعنی ئەوە بەسەرهاتێکە من هەتا ماوەم بیرم ناچێتەوە. لەو ڕۆژەوە من حەزم نە لە گولەیە، نە لە تەقەیە، نە لە کوشتنە، و کە چوومەتە پزیشکی ڕەنبێکی لە هۆکارەکان بۆ بێکەوە خوێن بۆ ئەستێنم، نەخوێن کەمە خەڵکەوە. خۆت بینیت لەبەرچاوم لەبەرتەمە، ینی توانم بڵێم من و تۆ تۆزێ زیاتر بووین مەسافە لە بینمانە. جا بەسەرهات مرۆڤ گۆڕێت. جا ئەو بەسەرهاتانە دوو جۆرن یا شێخ، بەسەراتی خۆشی هەیە، بەسەراتی ناخۆشیە. بەسەراتی خۆشیەکان دیراسە کراوە لە ئوسترالیا، لە ئەوروپا، لە وڵاتان. ژنێنان بەسەراتێکی زۆر خۆشە، ژیانە دەگۆڕێ. مناڵبوون ژیانە دەگۆڕێ، وەنیە مناڵێ بۆ مناڵێکیش هەر بڵێ خاصن مناڵی یەکەم، ینی ژیانی خێزانەکە گۆڕێ. دەستکەوتی مادی پارۆپول کە دەستە دەکەوێ ژیانە دەگۆڕێ، بەڵام خۆشیە کە دەیاتێ، بەختەوەریە کە دەیاتێ کاتیە. بۆیە نالی ئەڵێ خەم دەوامی زۆرە، زوو ئەڕوا لە دڵ کەیف و سەفا، ولفتم گرتووە لەگەڵ عیلەت. ئەو عەفو ئەمە کاک ئەحمەدی شێخ ئەو شتێکی کاڵێ ئەڵێ نوعێکی کێ ئەمەی کاک ئەحمەدی شێخ ئەڵێ عیلەت گرتووە لەگەڵ عیلەت نییە چارە و شیفا. نالی بە شێوازێکی کەی ئەڵێ ئێستا باسیەکەم نالی ئەڵێ شادمانی بێوەفایە، شادمانی لەو شتانە دروست دەبێ، مناڵبوون، ژنێنان، خێزان دروستکردن، سەروەت. شادمانی بێوەفایە یاری خۆشی و مەستیە، تێری و مەستیە. هاوڕێی تەنگانم خەمە، با هەر خەمی خۆم بخۆم، ینی خەم زۆرتر ئەمێنێتەوە. جا دیراسە کراوە لەسەر خەمەکان جابوونی ژن و مێردە لە دەستدانی ئازیزانە، بە تایبەتی مناڵ و باوک و دایک، لەگەڵ خەساری مادی. ئەمانە زۆرترە خەیانن. خۆشیەکان لەوانەیە 3 ساڵ ئەو پەڕی، دوایەکی تۆ ژیانی سادی خۆت پێش ئەوە. خەمەکان لەوانەیە 4 ساڵ بڕۆن لە معدەلا، جاری وایە زیاتر خەڵک تووشی دڵتەنی و خەمۆکی و ئەوە ئەبێت. جا و کارەسەتانە ئەو بەسەرهاتانە کە بەسەر مرۆڤایە ژیانی ئەگۆڕێت، ئەبێ بە قەبزە لە ژیانی. کاتۆر باسی ئەو 3 ساڵت کرد، من شتێکم بیست و نازم لە ڕووی زانستی و جنابتان شارەزانەوە، ئەڵێ بینی خۆشەویستی ژن و پیاو کە بڵێن پیاوە خێزانەکەی هێنێت ئەبن بە ژن و مێرد، حاڵەتێکی ناسروشتیە کە زۆر ئولفەتیان بەیەکەوە هەیە 3 ساڵ. دوای 3 ساڵ ئەبێ بە نۆرمەڵ و طەبیعی، ینی خۆشەویستیەکە ترەبێتە حاڵەتێکی سروشتی وەرەگرێت. ینی ئەو 3 ساڵە زۆر طەبیعی نییە کە ئاواز زۆر ئولفەتیان بەیەکەوەیە و زۆر یعنی حەزیان بۆیە کە زۆر نزیکی یەک بن، یا ئەوەی تر طەبیعیە. یا شێخجان ئەگەر تێگڕا وەرگرین 3 ساڵەکە و پڕێتی تۆ خەڵک هەموو ژیانی خەڵکە ڕوا سروشتی ژیانی مرۆڤ حەزەکە هەوڵ بە حەورەکە کۆششکە، یانێگەر خۆ خێزانیشی نەبێ، هەر ئیشەکە، هەر کارەکە، هەر سەفەرەکە، هەر تێکەڵی خەڵکە بێ، هەر دڵخۆشی خۆی هەیە، بەختەوەریەکی ئاستێکی بەختەوەری هەیە. بەس هاوسەرگیری لە ساڵی یەکەمە بەهجەیە دروست دەکا، وێنەی نییە. 1 ساڵە ئەم هەرە زۆر خۆشیەکە، لە دوای 1 ساڵ بۆ 3 ساڵ هەر دڵی خۆشە، ئەم بەختەوەریە لە معدەلی خۆی زیاترە. دوای 3 ساڵەکە ئەبێ بە ژیانێکی ڕۆتینی لە بینی ئەو خێزانە بەداخەوە، یعنی وە نابێ گۆران ئەڵێ داخەکەم ژنیش لەم خۆشویستنە هەڵ ناگرێت زیاتر، کە دەم لێگەنێ پاش زەردەخانە بێدەنگ سارد و سڕ. یعنی
ئەگۆڕێت بەڵام ئەمانەمانەی وانە ژنومێر دەبێت سار بەندەگەڵێکە خۆی سروشتیە وەری بگری مثلەن خێزان کە دروستەکە بە ڕێزێک لەگەڵ خانمێکە یشێکی زۆر گەورەکەن چکە خێزان بنەمای کۆمەڵ و کۆمەلگایە و نەتەوە و هەموو شتێک حتا دین و ئیمانی پێپارێزی بەڵام ئەمەمانەی وانە تۆ دانیشە کابرا شەڕۆژ بە دیار ماڵوم ناڵەکەیەوە گۆرانیان بۆ بڵێ هەڵپەرچێت بچێتۆ بەلای شوکارەکەیە مەشغەڵەتی دنیا لەوە زیاترە ئەبێت تۆ خەریکی بی منانیان بۆ پیاکی ژیانی مناڵەکان بسەوگەرکەیت کارێ بکەیت لە کۆمەڵ ئەنجا بێ کار ببیت ینی تۆ چ زەرە توکاتە تۆ دوژمنی ینی تۆ زانست و زانیاری و خبرەیەکە پێدانوژی بەرامبەر ژنەکە خەریکی ڕۆمانسە بیت هەر بەختەوەریت بەڵام ئەو بەختەوەری کە بەرزی کردەوە ژنێنانەکە یام ناڵبوونەکە بەرز دەکاتەوە ئاستی خۆشەکە بەرزەکاتەوە بۆ ساڵێک ژنێنان هەتا 3 ساڵ باشترە لە ئەتیادی دوایەکی تۆ معدەلی خۆت کاتۆر یعنی یەکێک من ببوورە هی وایە زۆرترە زیاترە هەیە زۆرترە چەنەها ساڵە ڕوا هەشە زۆر کەمترە لەوە بەس ئەو کێشانەی کە دروستە بێت ڕەنگە دوای 3 ساڵ دوای 4 ساڵ دوای 5 کەسەکە وازانێ مێردەکەی خۆشەویستی بووی نەماوە یا پیاوەکە وازانێم ئافرەتە ئولفەتێکی زیاتری بەوە نەماوە مناڵەکەیەدا زیاتر بێتەوە بەڵام بەڵام ئەمە خۆی سروشتیەکە ئەوەیە ئەبێ ئێمە خۆمان ڕابین لەگەڵ ئەو واقعی کە تایە ئەگونجین یا تایە ئەژین وایە کاکتۆر خۆی ڕاستیەکان ونەبێ کە زۆر زۆر کێشە دروستە بێجارەوەیەوە نابینیت ینی خەڵک خەوش و ینی حتا دەراسەیەگەیە پرۆفیسۆری چەمریکی کردوێتی ئەڵێ وازانێ کەس گۆرانی بێژ نێ مێردەکەی نەبێ یا ژنەکەی نەبێ وازانێ کەس دەی خۆش نییە وازانێ کەس چێژ نازانێ ئەو نەبێ دوایی پاژماوەیە ئەیبینی و تێگاوێتەوە سەر واقع سێرەکە وانە ئەمە بەڕێزە لای گەورەیە لای ئازیزە خۆشەویستە بەس لە هەموو شتێکا یەکەم نییە وانێ شتت ئەڵێ بۆ چوونی هەڵی هەبووە ئەوسا لەبەر خۆشەویستێکە و لەبەر گەشەی تازە بووک و زاوایەتێکە ئەوان هەر جوێی لێگرتووە جوێی ناوەتێ حتا نوکتەیەگە ئەگەر پشێ بیڵێم لێرە لێ پرسێ دەزیرانەکەی ئەوە چییە دەزەبا بۆ کوڵمی ئەڵێ مانگە ئەڵێ ئەوە چییە ئەڵێ و مانگە لاسایی کوڵمی تووە کاتەوە پاش چەند ساڵی لێ پرسێ ئەڵێ ئەوە چییە مانگە لێ مانگە بۆ نایبینی خۆ دوو لە ڕووی تۆ کوێرایی دانهاتوە یعنی ئەگۆڕێ شێوازەکە گۆڕێت ڕۆتین دروست بێ لەوانەیە مەلەل دروست بێ بەڵام لەناو خێزان پەیوەندی خێزان زۆر لەو ڕۆمانسیە گەورەترە ینی پەیوەندی ژنومێرد هەر ناحی سێکس و ڕۆمانس نییە پەیوەندیەکی ئەزەلی ڕۆحی هەمیشەیە لە پێناوی دروستکردنی خاو خێزان جنابی دکتۆر فاروق طبعا جنابی باوکە کەسایەتێکی ناوشار بووەوە زۆر لەناو بازاڕا لە گەڕەکە لە شوێنەکانە نەنکرد باپیرت تووچی لەوانەوە فێر بوویت چیت بیرماوە کاتۆرەگەر چەند نمونەیەکمان بۆ بیرێتەوە لەسەر نەنکە لەسەر سڵح و ڕێخستنی خەڵک هەتا جارێکیان باست کرد جنابەت نازانم باسی ژنێکی گەڕەکی خۆتانە کرد کە چۆن سڵحی بینی خەڵکیە کرد بە دوو کەلی بە قسەکەی مشکلی حالە کرد بۆ خەڵک ئەگەر بیرەمانێت بەنسبەت نەرکمەوە ناوی زبە بووە پیان و تو خۆی زبێدەیە پیان و تۆ زبە دایە زبە هەچی پیا و ژنی گەڕەکە پیان و تۆ دایە زبە دایە بۆ بە معنای دایکیان بە معنای گەڕانەوە دایمە مرۆڤ لە کێشا بەرەو دایکێکێ مرۆڤ دوو حاڵەتی هەیە ئەگەر یا کارەساتێک بەسەرهاتێکی خۆشی توژە بێ یا ناخۆشی توژە بێ دایمە لە خۆشیە ئەچی بۆ لای ئەو کەسەی کە تۆ خۆش دەوێ خەبەرە خۆشەکەی پێی لە ناخۆشیە ئەگەڕی بۆ لای ئەو کەسەی کە تۆی خۆشەوێ یەکێگەیە بێنیەت بێغایە بێ ئامانج تۆی خۆشەوێ ئەوش دایکە هیچ ئامانجێکی پێو نییە زبەخان حتا جەمال نەبەس لە کتێبەکەیە باسی کردووە لەکە باسی ئەو ڕۆژانی ناگەڕێنەوە لە 3 ڤۆلیۆم نووسیوێتی جەمال نەبەس نووسەرێکی گەورە بووە لە ئەڵمانیا ژیاوە باسی زبە ئەکا لە کۆنگرەکانە باسی کردووە توێتی ئەمە وەکو دایکی گەڕەگەوا بووە گەڕاونەوە تۆ بووی لە کێشەکانە کێشەی باوکە بووە دایکی باوکمە بەڵێ ئافرەتێکی زۆر بەتوانا بووە بەڵام ئازاری زۆر چەشتووە بەسەرهاتی زۆر ناخۆشی بینیوە یعنی بێجگەل ئەوەی کەوا دایمە قسەی باش بەدەمی هاتووە دایمە نەسیحەتی باشیە کرد یعنی ئێستا ئەگەر بچیتە ناو ئەم مەطعەمە گەورانی کە هەیە ئەبینی میوەکان قاشقاشی بچوو کراوە من لە لەندەن لەنەوە حەوتا بووم لە کۆرسێکا لەوێ لە گەورەترین خستەخانە لە هامەرسمیث لە ژێر پیاڵەی بچووکە لە تەتریاندانە لە تێترێ دایانەنا ڕوبع هەرمەیەک لە سەردەی سێوێک یەک قاش پرتەقاڵ یەک سەرە مۆز ینی مۆزی چاندانە بۆ دەقاب
هەڵە دەگرت وەکو میوەی تێکەڵە خوارد شتێکی تیا بۆ وەکو چیلکەی دان تۆزێ گەورەتر بوو جوانتر بوو هەڵە دەگرت بە قەنجێک ژێر پیاڵە بوو ئەمە من لە 90 لە نان دیوە ئێمە لە 60ەکانە میوانێکی زۆرمان هات تۆ کە هەنارت هەیە هەنار مەسەلەن هەناری گەورە دوانی چیلوەیەکە خۆ ناکرێبی بە دوو کەس وەنیە ئەو زمانە شت بە ساغدانرا سێ و خۆ ناکرێبی ئەوا چیلوەیەکە کڕوا 2 کیلۆ کڕی 8 سێوی کرد کەم بوو کە تۆ میوانێکی زۆرە داد ئەمەیە دایکم خوا عەفیکاویش خواعافیکا کردی بە قاشقاشی بچووک لەسەر سینی و قاپی بچووک و چەتاڵیان بۆ گاڵتەیان پێکردژنا زۆر تەریق بۆ دایکم قەت بیرم ناچێتەوە دڵی پڕ بوو چوە ئەو دیو نانکم هات بەسەراز بە وتی ئەوە من کردومە لەبەرەوەی گەوری وەکو گەورەیەک وەکو خانوێک داجێ سەیرانە کرد وتیان وڵات دایز بە ئێمە شتی وامان نەدیوە وتی ئەمە لە تاران من هاتوچێ ئەوەیە کەم و خزمانەیە لەوێ ماڵە کەشخەکان و دەوڵەمەنەکان و بوا تەقدیمیەکەن بۆ ئەوەی دەسی میوانەکە پیس نەبێ چونکە هەنار کەشکێنی پڕیشکەیە بەس ئەگەر وەکو پۆپنەکەڵە شێری پیاڵن قاشقاشی بچووکە کرد پیس نابێ مۆزەکە فڕێ شوێن پیزەکەی ئەمە دەستوری ماڵە خانەدانەکانە من کردومە ئەو هەر هێناوێتی داوای لێبوردنیان لە دایکم کردێنی ئەو موقیفم قەت بیر ناچێتەوە ئەو شتە بچووکە زۆر باش بوو پزگیر بوو پشگیر دایمەوی قسەمە جەرنەوە ئەیوو کە پیاوەکان یەتەرۆ بژنەکان هیچی پێ مەڵێ هێشتا لە دەرگا حوشێ نانکە وای کرد پۆرە وای کرد فڵانکەس جنێویە پیاوەکە برسیەتی هیلاکە ماندووە لە بازار شەحن بووە تۆش شەحنیەکەی ئەتەقێتەوە لەوانەیە ئاژاوەیەشیی گەورە دروست بێت قسەمە جێڕۆ بە تایبەتی ئەیوو لە کاتی نان خواردنا قسەمە جێڕنەوە کە چوونە نژوی دمسنیش قسەمە جێڕنەوە کابراوی سراحەتی خۆی بکە ترژن و مێردیە ڕۆمانسیە تۆ لەو کاتە فشیەکەی تۆ قسێگەکەی قومبەلێگە تەقێنی مەی جێڕەوە وەختی ناخواردنیش مناڵ گوێ لێ ئەیوو میڵێ اینجا لە پێشا مناڵەکانی بەڕێ کرد نەکەم ئەیوو مناڵەکانە بێ نان بخۆن ئەمانو بووە بێ لە پێشا گەورە نان بخوا مناڵ بۆ نانخواوی نا مناڵ برسیەتی مناڵ دوای نان خواردن لەوانەیە بە تەبیعەتی فەسلەجی خۆی حەزف کا بچێ بۆ سەراوە تۆ ئێستا دایک و گەورە و پشۆ خەریکی ئەمە بن دوو لەوانەیە شێوازی قاپەکان مناڵن حڕێتی خۆیان وەرەگرن سفرێکی بۆ داخستن بەجیا بەرکۆشی بۆ کردن چیەکەن بیکەن مناڵ خۆ دێن شتێکەڵە کاشتە ڕێژێ سەرنی سفرەکەی ئەوەم لەوژ نەبینیوە ئەیوو لە پێشا مناڵ بەڕێکە گەورە بەڕێمەکە ئەنجا کێشەی گەڕێک هاتن بۆ لای ژن و مێرد ژنێک هات بۆ لای ئەڵێدا ئەس بە من پیاوەکەم وایە لێکراوە وایە إلى آخری هەمووی بەعکسەوە پێوت ئەوی پیاوەکە پیاوی چاکە پیاوەکە کاسبە ڕێزی خەڵگەگرێت چی بۆ نوێژ جومعەکە زەکاتەیە سەرفترە ئەیە بۆ پیاوی خراپە تۆزێت هەڵەشەمە بە لەگەڵیا شتمێرە و بڕووی هەنێ ئازاری ناوبازاڕیە لە ماڵەوە تۆزێت ڕۆتڕێ ئەڕوا چاکە بێت و دوای 4-5 مناڵی جوانتانەیە چێ شوێنی ئەو پیاوە بۆ گرێت پیاوەکەی بانەکرد دوای ژنەکە وەرە تۆ خانمێکە دێ 4 بەرخی جوانی بۆ بەرهمێناوی چێ هەیە شوێنی ئەمە بۆ بگرێتەوە بە تۆزێ باڵای زیای یا تۆزێ قەڵەوی یا کراسێ گۆشتی هەبێ یاەکی قسەیەکە بۆکە وایە ڕێکو پێک و ماڵی بۆ بردی کەس شوێنی ئەمە بۆ ناگرێتەوە نەکەی سەر لە خۆت نەشێوێنی سەر لە مناڵەکان نەشێوێنی دایمە دەم قسەی باش دەمسپی گەڕک بوو قسەی باشیە کرد کێشەکانی حەلەکەری گەورە و بچووک جا یەک بەسەرهاتی کە پریاسکەی دایمە تورەکەی خامیەکڕی بە تۆپ ئەی چنی بە دەستی خۆی تورەکە و پریاسکی لێ دروزە کرد کاکە شێخ بەڵێ هەموو ئەمانە بۆ چی ئەی بینی دایمە خەریکیەوە بوو بە تەمەن بوو ئیتر هیە کرد چیلۆیە کرد نیو چیلۆیە کرد ڕای چیلۆیە کرد 5 چیلۆیە کرد کە زەخیرەمان بۆ هاتەوە باوکم علاف بوو شکە فرۆش بوو باپیریش مەڕوا بووە ئەو شتانە ئیتر ئەمە بەخشندەی خوایە کە تۆ یەکێک هەیەی وێچێنیەتی وەنیە یاعطي الرزق لمن يشاء ويقدر يا بيشك نياتي فضل خواه حتى قال الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض خمان بياو بشق لجنكي باخواف قوريك نال بياو بربرس لجن قوام يعني بربرس لخدمتي جنكي او اخوا بخشيتي بيشي كان زياتر بيبي دا بيكا لبا حولي شغرت تواني بو هردو شان بكاربي اويش ايو امو ايكيا مهماني ايمانيه وكيش جهات زميلها بو يا توركي جورا أم بشبشاني إياه ناسياو
نەناسیا و فەقی دەستی شەکر بە گریان و دوعا و سوژدەی شیە برد ئەمە چییە؟ ئەگریا زۆر ئەگریا. دوایی کە جێڕایەوە وتی لە سەفەر بەلکە لە شەڕی لە گرانی گەورە مێردەکەی لە عسکەری بووە خۆی و یەک دوو مناڵ بوون خۆی کە لە بچوو بوون لە بەردەستیان ئەیوت دەرگای ماڵەکەم لە دەرەوە لە ناوەوە بە تەختە گرتووە و سامی دەرگای تەختە و شت بوو بۆی کەس نیێتە سەرمان بە سەربانە چوون بۆ دەشت زەراعەتی کردووە نەنکەم دەمەوە ئێوارە ڕۆیشتووە بە تەنیا زەراعەتی کردووە لە بەعزە شوێنێکە خۆی ترگەنم بۆ جۆ بووە ئەو شتانی کە کردوێتی دوایی چۆ کە دروێنی کردووە شەو هاتۆتەوە بە سەربانە هاتۆتەوە ماڵەوە ئەو خەڵک لە دەرگای یاوە نەمێرا بیکەمەوە ئەی چونکە ئەم بینیە گەرێکە دەرگای بکردایەتەوە خواردنی پێچێ باە و ڕژمە هاتە سەری یان کوشت لەوانەیە دەزرێشی شام کردایەتە سەری خەڵک کە ڕێ برسێتی ڕێجی هاری پێوە یا شێخ خەڵک مردووە لە برسە جا کە ئەوەیە وت ئەگریا ئەی ئەم توانی خواردن بم بە خەڵک بەڵام کچەکەم و خۆم لەوانەیە دەزرێژی شام کردایەتە سەرمان لەوانەیە عەزیەتیان باینە ئەو کارە ساتەی کە بەسەریا هاتووە ئەو بەسەرهاتی بەسەریا هاتووە هەتا مردیش دەستی لە خێر نەگەڕانێتەوە دەستی لە یارمەتی فەقیر و هەژار نهاتەوە داوای عەفویە کرد خۆی عەفوم کە نەمتوانی لەو کاتا شتە بکەم یعنی لەو کاتا بۆی زەمیری وجدانی مرتاح بێت دڵی خۆی خۆشکە یعنی بەردەوام یارمەتی خەڵکیە. خۆشەویستان ئێمە لە بەشی یەکەمی پۆدکاستەیە لە خزمەت جنابی پرۆفیسۆر دکتۆر فاروق حەسەن فەرەجە کە بەڕاستی ئاکار و ئادابە زۆر زۆر جوان و ناوازەکانی کوردەواری و بەتایبەتیش شاری سلێمانی ئەگوازێتەوە بۆ ئەم سەردەمە غەریبەی ئێستامان کە زۆر کەم ئاشناین بە ڕابردوو و کولتور و دابوونەریتە زۆر جوانەکانی کوردەواری خۆمان. ئێمە زۆر زۆر سوپاسی جنابیانەکەین کە کاتی خۆیان نەبەخشنە ئێمە و ئێمە ئەم بەڕاستیشتە زۆر جوان و نایابانە پێشکەش بێ بەڕێز و خۆشەویستەکەین. دەستان خۆش دکتۆریان ئینشاڵڵا لە حەڵقەی دووهەم ئاگەینەوە بە خزمەت. زۆر سوپاس یا شێخ زان سپاس بۆ ئێوە بۆ بینەران و بۆ ئەم بەرنامە جوانە و بۆ کەناڵی پێیان هەمیشە لەم بوارە نایەوە پێشەنگرن. سوپاسانەکەم کاتێک دەستان خۆش بێ.